دوای کوشتن و بڕینی خۆپیشاندەران لە نەجەف و هەڵگەڕانەوەی ڕابەری شیعە موقتەدا سەد و هەوادارانی لە خۆپیشاندانەکە خۆپیشاندەران وەڵامی خۆیان هەبوو. ڕۆژی پێنجشەممە گەرمتر و بەجۆشتر لە هەر ڕۆژانێکی دیکە دەرکەوتن. ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەم خۆپیشاندانانە کردەیەکی خۆڕسکە، کردەیەکی دروستکراوی ئەحزاب و خەڵکانێکی لایەندار نییە بەڕاستی. لەبەرەوەی ئەوان زۆر بەڕاشکاوانە ئێستا تەواو دابڕاون لە هەر لایەنێک لە هەر حزبێک ئەگەر لە پرۆسەی سیاسیدا بەشدار بکرێت. ئەو توند و تیژیانەی بەرامبەر خۆپیشاندەران لە نەجەف ڕوویاندا دوای بڕیاری کشانەوەکەی موقتەدا سەدر بوو. ئیدی هیچ لایەکی فەرمی ئەوەی یەکلا نەکردوێتەوە کڵاوشینەکانی دوێنێ نێو خۆپیشاندانەکان و کڵاوشینە نایارەکانی خۆپیشاندان هەریەک بن. بەڵام خۆ ئێستا ئەو خۆپیشاندەرانی کە سەر بە گروپی سەدر بوون لە پاش تویتەکەی سەدرەوە کە ڕایگەیان ئەو ئیدی نە بە ڕاست نە بە خراپ نە بە چاک تەداخل ناکەن لە خۆپیشاندانەکانە، بینیمان گروپی سەدر ئەوەی کە بەشدار بوون کشانەوە لە گۆڕەپانەکان، بەڵکو کە کشانەوە یەکسەر هێزە ئەمنی عێراقیەکان کەوتنین وێزەی خۆپیشاندەران و سەدانیان لێ بریندار کرد، دایانیان لێ کوشتون لەو ڕۆژەوە. لە مانگی دەی ساڵی پارەوە زیاتر لە 500 خۆپیشاندەر کوژراون و دەیان هەزاریش بریندار هەن، بەڵام چۆکدا نادەن. هوتافکێشان و دروشمەکانیان زیاتر لە جاران دلێرترە کە دێنە بەردەم کامێراش داواکاریەکانیان عێراقی و جێگیرە. ئێمە ئەمڕۆ وەک ناڕەزایەتی دەربڕین و خۆپیشاندانێکی ملیۆنی خوێندکاران لێرە وەستاوین. هێرشکردنە سەر خۆپیشاندەران لە هەموو شارەکان لەسەر خوێندکاران سەرکۆنە دەکەین. هۆکاری خۆپیشاندانەکان ڕەتکردنەوە و سەرکۆنەکردنی ئەوەی ڕوودا لە گۆڕەپانی تەحریر ئەو وەحشیگەری و کوشتن و بڕینەی لە نەجەف کەوتەوە لەلایەن میلیشای نایاسایی و بەکرێگیرا و داوا لە ڕێکخراوەکانی جیهان و ئازادیخوازان دەکەن بێن بەهانای خەڵکی عێراقەوە. سەرۆک کۆماری عێراق بەرهەم ساڵح وا هەفتەیە کە محەممەد تۆفیق عەلاوی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق دیاری کردووە. هێشتا ڕوون نییە خۆپیشاندەران بڕیاری چی دەدەن. 3 ڕۆژ 4 ڕۆژ لە تەکلیفکردنی محەممەد تۆفیق عەلاوی بۆ ئەوی بێ بە سەرۆک وەزیرانی داهاتوو سیر دەکەین ئاپۆڕی خۆپیشاندەران داوە لەدا پارێزگا بە خودی بەغداشەوە ئاپۆڕی جەماوەر زیاتر و پێداگرتر لەسەر داواکاریەکانیان ئەویش بە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانێکی بێلایەن کە بەشدار نەبووبێت لە پرۆسی سیاسی لە عێراقدا، هەروەها بەڕێخستنەوە و بڕینی دەست و پەیوەندەکانی حزب لەناو جومگەکانی دەوڵەتی عێراقی. پێدەچێ ئەم خۆپیشاندانانە لەوە دەرچوو بێت حکوومەتی عێراقی و لایەنە سیاسیەکانی بتوانن کۆتایی پێبێنن یاخود داواکاریەکانیان جێبەجێکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.